تا ئیسە فکری تاکردنیە 100 ساڵێکیەوەڵی هۆرامان چەنی بیان و دۆرانی کێ بیان؟ چێش قۆمیان و کێ حکمش کردن؟ باس و بەگا و جافرسانی شاکردن دیپەی؟ نەقڵ کەرا ساڵی بەشات جافرسان لەوان هورسنە. بعض تفەنگچی ترکی ئامێنی پێرزاقی پێدلی بازار و سنەی. دەست کەرا لاریورەتێ و ئەزیڵکردەی مەخلۆقی. خەبەر میاو لە جافرسانی. ئالیش بە تفەنگچیەکاش ماچۆ گێردێ گۆشێشا بردێ کیان دێشاوە. خێرامێ تاکەر و پێی پادکەست و هۆرامانی ئەوەڵین رادیۆی ئینتەرنەتی هۆرامی. ئی پادکەستە بە یاوەری دوێیەری جوانە هۆرامانی گلێرکریانەوە پێشکەشتا کردیۆ. ئاواتمانەنە بنیشونە دڵتا. گرد و داواکاریمانەنە ئەگەر حەستاب نەکرد کیان دەش پێ دۆست و ڕەفیق و کەسوکاری تا. ئینە گەورەترین یاوەرین پێیمە. ئارۆ باس و جافرسانی و بەگا، باس و ژیوای خەڵک و هۆرامانی دۆر و 100 ساڵەکیەوەڵی، باس و نفوس و هۆرامان و لهوونی زەمانۆ ڕەزاشای چنی کوچی وردە نەقڵا کەرمێ پێتا. ئی قسەی چێگە کەرمێشە جەزوانی کابرەوی بەنامۆ سەرهەنگ حاج عەلی ڕەزمارێ گەڵمێشاوە. جەکتیبی بەنامۆ هێرش و هۆرامانی. حاج عەلی ڕەزمارە کێ بیان؟ ڕەزمارە تاریخ و 2 فەروەردین و 1208 وەرەچاوی شەو عەید و قوربانی تارانە پێدابی. هەربەر و ئینەیە عەید و قوربانی بێ حاجیشانیا ئەوەڵ و نامەکێش. ئی حاج عەلی دماتر 20 سپەهبوت ڕەزمارەت لێ تاریخ و ئیرانیەنە. تاتەش ئەفسەری باسەواڵ بێن هەربەر و ئانەیە کوڕەکەشکی یاسەنەش دەرس بوانۆ. 17 ساڵش بێ لەوا مەردەسەی نظامی. بێنێ و لەوا شیمال چنیپەل و میزا کوچەخانی گژیۆ ئاژاولو شمالی کوشنۆرە. بێنیوی جدلێ جەنگ و ئیسماعیل ئاغا سمکۆیەنە دەستش بێ. ڕەزمارە شۆنیە لەوا پێ وڵات و فەڕەنسە پێفێربیە فەن و جەنگی. دماوە ئەما بی سەرپەل و هەنگ و کرماشانی. ئێنە کارش خاز بێ سەرپەلیل و ڕستانی چەداپنە. ژەن و ڕەزمارەی واڵب سادق هدایەتی بێ ئەنوەرولمولوکی هدایەت. 5 زاوڵیشا بیێ: نۆزەر، هۆرمۆز، سیمین، کامبیز، پەرویز. برایوێش سەرتیب حوسێنعەلی ڕەزمارە ئالیش ئەرتەشە نەبێ. برایوی تەرەش بێ بە نامۆ مەنوچەر ڕەزمارەی دۆکتۆر قەلبی بێ. بێنیویش دۆڵەت و شاپوری بەختیاریەنە وەزیر و بێهداری بێ. ڕەزمارەشە ئێسفەند و 1929 تارانە نەکۆشت. تێرۆر کریە بەدەست و یۆجە ئەندامۆ فەداییان ئیسلامی. هێرش و ڕەزمارەی پێهۆرامانی ساڵ 1910 90 ساڵێکیەوەڵی بیان. باس و ئاخرینسان و هۆرامانی چنی کوڕەکاشکەرۆ جافرسان. ئێمە چی پادکەستەنە گەرەکمانە باس و کتێبی کەرمێ کە بوار و ئی هێرشیەنە نویسیان. کتێب و هێرش و هۆرامانی جەخاترات و ڕەزمارە و نامەنویسە ئی کابرایە چنی حکوومەتی مەرکەزی چا زەمانەنە. بە یاوەری کوڕەکەش کامبیز ڕەزمارە و بە هێمەت و کاوێ بەیاتی گلێرکریانەوە. ئینەکە جافرسان و بەگێ چەندیە بیێنێ کاروی کتێبیە نییە. نویسەروی کتێبیە ئاچێوە دیێنش باسشکەرۆ. گەرە مامزانمێ ئادۆرانە قسێش فرێنێ پێکردەی. ئێمەش دەستمان نەبەردانە لی قسە. هەرچێوچی پادکەستەنە ماچیۆ هۆرەوە گێڵنە جا ئی کتێبیەنە. بلم دەبزانە ڕەزمارە چێژ ماچۆ جەبارۆ هۆرامانیێرە. ڕەزمانە فرەتەر و باسیش جەبارۆ هۆرامان و لهۆنیە. بەڵام ماچۆ حەد و حدود و هۆرامانی ئینەنە. ڕەزاوە مەریوانجە شۆمالش، ژاوەرۆ جە شەرقەوە، جنوبش جوانڕۆ، شارە زووری جەغەربەوە. مانۆ کەلیمە هۆرامانی جەبوارێ جۆغرافیاییەوە پێسنەمارۆ. هۆرامان یانێ هۆر ئامان یاگێوە بەرز. بەرزتەر جە وڵاتە کۆ دەوروبەری. باس و نفوس و هۆرامانی کەرۆ ڕەزمارە ماچۆ هۆرامان و لهۆنی 14 پارچە ئاوایی بیان. 2,000 کەسی نفوسەش بیێنە. باهۆر شادەمێ. ئاوایی نۆسوودێ 120 400 کەسێ.
نۆتشە 600 یانێ 2000 کەسێ. هانەگەرەمڵە یێرەسەڵ یانێ 1200 کەسێ. هەجێش 200 یانێ 800 کەسێ. زاڤەر 100 یانێ یێرەسەڵ کەسێ. شۆشمێ سەرینە 6 یانێ 180 کەسێ. شۆشمێ وارینە 20 یانێ 80 کەسێ. وەزڵیە 25 یانێ 100 کەسێ. هێروێ 20 یانێ 80 کەسێ. تەشار 30 یانێ 150 کەسێ. سوڵتانی ساق 8 یانێ 30 کەسێ. شەیخان 8 یانێ 40 کەسێ. شەڕەکان 30 یانێ 200 کەسێ. کەمنە 400 یانێ 1500 کەسێ. بێڕواز ئامار و نەفوسیش نەدان. بوار و تەبیعەت و مەخلوق و هۆرامانی ڕێزمارە ئینەیە ماچۆ. خەڵک و هۆرامانی درۆزن نییە، قسەوە گێڵ نییە، پەشتوانترینی گێرە. کەم یۆشەمێزی بە قسە و دڵیشا گێڵناوە باس و تیر و تایفێشە کەرە. هۆرامی بەشەرانی من نەتەرس و قابلیەتدارێنێ. هەر فرە بە فکر و ڕیک و پێک هەرمانەکەرە. ڕێزمانە ماچۆ پیان مەتاوە خەڵک و هۆرامانی شنیەگێ بسەل و ڕستانی کەرۆیۆ. بەروانەیە بەرەکس و ئامەخلۆقیە هۆرامی بە سیاسەت و زانایی هەرمانە بەرابەرەوە. پاسە نییە بێ فکر و گۆترێ هەرمانەکەرە. باس و مەزەبی پێسەکەرۆ. هۆرامی شافعی مەزەبێنێ و دوێ شێخی گۆریشە هەنێ. شێخ حسامەدین کە پێی فرە معتەقید بێن و فرەتەر هەرمانی مەزەبیەش کردینە. شێخ عەلادین کە فرەتەر دڵش بە هەرمانی سیاسی ببێن. ڕێزمارە باس و پۆختەی خەڵک و هۆرامانیش کەرۆ. ماچۆ هۆرامی هەر فرە پۆختەی پێشامی هیم بێن. گردەگەیوێنە مەسەلاوی شابیێنێ. ئیجای نەچە ماچۆ ئاو مەسەلاوەکە لەوێنەوە بەر و شاری پینەیە وڵاتی پیس نەکەرۆ. پۆختەی خەڵک و هۆرامانی یۆ چاچێوانە فرە ئامان بە چەم و ڕێزمارەی. باس و ژەن و زاوڵە و هۆرامیاچ کەرۆ. جەبارۆ ژەن و زاوڵە و هۆرامانی ماچۆ پیای ژەنی فریشە بێنێ، هەر پاسە ئۆلادە فریشە بێنێ. مەخلوق پۆختە بێن و نەوەشی کەمی بێنێ، بەڵام فرەتەر جەنگە نەمەردێنێ. ئەگەر شەڕێنە نەمەردەیانێ نەفوسە شافرەتەرە بێ. جەبوار و معیشەت و کاسبی خەڵکی ڕێزمانە پێس نەگەڵنەوە. هۆرامان گر کۆکەمەرە وەرو ئانەیە گەنمی و یەویش نێنێ. بەڵام باخ و باخاتی فرەشەن. ئالتەین هەنارێ هێنێ هێروێ و تەشاریەنێ. گر و هۆرامانی وەزی پێڵێ بە. هەنگر و هەنجیری ئالی چاهن. شۆشمێ نۆسووە و سوڵتانی ساقیشەنە پەمەشا کاڵان. سەمەر و باخات و هۆرامانیشە کیاسەن پێ عێراقی و کرماشانی. چاگەوە گەنمی و یەویشە ئاردێنێ. ڕێزمانە نویسەنش هۆرامیە کەم دەسەڵاتی بێنێ. ئانەشا فرە دۆڵەمەند بیان ساڵە نە 30,000 وەزیش بێنێ. یام دوێ یەرێ تەغارێ تفی و هەنارێ. وەلی وەرو ئانەیە قەنەعات شابیان واز و ژیوێشە جەفرە و خەڵک و دەگایە و ئێرانی خاستەر بیان. ڕێزمانە ئینەچە ماچۆ هۆرامان یوجە نەختەرین وڵاتۆ تەمەدون و ئێرانیە. هەن جەبوار و زوانیەوە، هەن جەبوار و باوەر و عەقیدەی کۆنەی تەمەدون ئێرانی، هەم بوار و مەدەنیەتیەوە. جەزوان و وڵات هۆرامانی ئاساری ئەدەبی فریمەنی نێجگا و ئینە نیشانجە کۆن و ڕەسەنبیە ئی وڵاتیەنە. وەڵێ ئانێ ئێدامە باسەکەی مادەمێ باچی وی ویلایەتە عەرز کەروون. چیت لێ پادکەسینە هەر یاگێوات ماسان مەبەسما سوڵتانە. جەکتیب و جافرسان بە قەڵەم و کاکفەهمی مولادی مۆلودیەنە پاسە نویسیان دۆڵەت و ئێرانی بۆنۆ ئانەیە مەسخەرۆ سوڵتانە عوسمانی کەرۆ حاکمی وڵاتە گولالەکاش سوڵتان چڕێنێ. هەر پاسە فیلمی تورکیەنە دیەن تاوژنیەنتا تورکێک چنیتە سەڵاتدارە ڕەدەوارەکاشە پاشا ماچا یانێ پادشا جەیرانەنە. ئەوەڵ قسەکەم ئاواتمان ڕێزمارە مانۆ کەلیمە هۆرامانیش کردەوە هۆر ئامان. ئیمانە جەبوار و جۆڕافیە وڵاتەکەیە نەبێ. بەڵام ئیسە باس و مانێوە تەرۆ هۆرامانی کەرۆ
سیحەت وی قسەی بنەما دیار نییە بەڵام بزاندەش خراپ نییە. قەدیمەوە کوڕی پاشۆ ئێرانی مەیە ڕاوە پێی هۆرامانی. یۆجە کوڕەکە گمبۆنە. شوانی وی هۆرامی میوزۆشەوە بەروشەوە یانە قەرد و احترامی فرێش گێرۆ. کابرای شوانە مەزانە کوڕەکەی وەلیعهد و ئێرانیە. کوڕەکە ماچۆش بنە. ماچۆ هەر وەختێ من لەوانی یاگۆ تاتێم بۆری پێلایم با ئی پیاوەتیتە جوبران کەروەوە. مدەتێک یەرۆ و شوانەکە مژنەوە کوڕەکە بیان سان و ئێرانی یاگۆ تاتێش. ملۆ پێلایش. کوڕەکە شوانەکە مژناسەوە ماچۆ چون ئاننە پیابیە تۆ کەرو سان و ئاوەڵاتیە. کابرا نامێش ئۆڕەحمان بۆ. ڕزمانە ماچۆ چون ئۆڕەحمان و ئۆرامان شاوە هەنترینی ئۆرامان یا هۆرامانیچ جەنامو ئی کابرایەوە ئامان. ئیجا مەواچۆ وەڵی جناب ئۆڕەحمانی نامو ئی وڵاتیە چێشە بینە. دمە ئۆڕەحمانیەرە زاوڵش حکومەت شایاوان لا. تام یاولا جافرسانی. یعنی ترتیبشە ئینەنە ئەرستا کەرو. عەلی مەردانسان، عوسمانسان، حەمەسایڵسان، جافرسان. جەبارۆ شەجەرەنامۆ جافرسانی کتێب و جافرسانی باسش فرەتەر کەرۆ. باکوچێ باس و جافرسانی کەرمێ. هەر پاسە واتمان ڕزمارە ماچۆ جافرسان جەڕەگەز و ئۆڕەحمانی شوانەی ئاوەڵئینسان و هۆرامانی بیان. جافرسان بە دەستور و حکومەت و وڵات و کوردستانیەوە بیان. گەر ساڵێوە لەوان هورسنە سەرێوەشدان. نەقڵ کەرا ساڵێوەشە لەوان هورسنە بەعزێ تفەنگچی ترکی ئامێنی پێی ئەرزاقی پێدلی بازار و سنەی. بەعزێ لاریە ورەشا و خەڵکی ئەزیەت کەرا. خەبەر میاولا جافرسانی. ئالیش مەکەرۆ نامەردی بە تفەنگچیەکەش ماچۆ گێردێ گۆشی شابردێ کیان دێشاوە. ترکی عوسمانیە سەخت شامێونەوە لەشکەری و کیانە پێ کوردستانی. جافرسان و تفەنگچیەکەش دوێ مانگی ڤەرشاگیرا گژیا شاچنی. سەرپەل و ترکەکان زانۆ مەیارۆ شاپنەملو لا شێخ مەحموودی بەرزەنجی بۆت کاکارش ڤاچۆ بە جافرسانی ئێمە پێشەڕی نامێنمی. شێخ مەحموودی بەرزەنجی حاکم و سلێمانی ماچوو جافرسان کۆتاییش بارە. جافرسانیش گێڵۆوە پێی هۆرامانی. کوچێوش بنەم شۆ ترکەکەی مەیە بە تۆپخانە بە مشنیا هۆ مەقەڕ و جافرسانی نۆسوودەنە. گێراشەرە تۆپێ. جافرسان و زاوڵەکێش مڕەما پێ هێروێ تا چڵ ڕێنمەیاوە. ترکەکەیچ چون ئیجازەشان نەبیەن بەیانە خاک و ئێرانی گێڵاوە سەرچێر تا خاک و عێراقی. جافرسان هۆر گێڵۆوە شون چڵڕوارە تفەنگچیەکەش جەمی کەرۆ سەرچێر پێ خاک و عێراقی شونە ترکارە. تەوێڵێ سۆسەکا و ئاچەم و دۆریە گڵ گێرۆرە ترکەکە مزنۆوە. چۆلاوە چون ترکەکی دەرگیری دوێ یەرە جەنگە گۆرابیێنێ نەیارێنێ جافرسانی. ڕزمانە ماچۆ لا سانەکە هۆرامانیەوە بازێ حکومەتی گولالێج بێنێ پێسە مەحموودخانی دزڵی جێدزڵیەنە مەحموودخانی کانیسانانی پادۆر و مەریوانیەنە خانەکی ڕزاوێ ئۆڕەحمان بەگ و جوانڕۆی بارانبەگی وڵاتبێگی سەردار ڕەشید ئەردەڵان پادۆ و ڕوانسەریەنە. سەردار ڕەشید ئەردەڵان فرە زۆر ژاردە بێ وڵاتەکۆ دۆروەریش هێرەشا بەرێونە. ساڵ 1902 بازێ تفەنگچی دۆڵەتی چین جافرسانی و بازێ هۆرامی تەری نیشتملو سەردار ڕەشید یێرە حکومەت شاپێتەوە تەبعیدی چاکەڵ پێ تارانی. ساڵێ بەشون یێرە تارانەوە بەرشی ئاماوە پێی وڵاتیە. دیسان تفەنگچیەکی دۆڵەتی داشا ملشەرۆ ئیجارەیەتر بەرشی پێی سلێمانی لا شێخ مەحموودی بەرزەنجی. جافرسان دمۆ بەزیە سەردار ڕەشید یێرە ئا وڵاتێشە گڵگیر تێرە. جافرسان هەر کوڕێوەش کەرۆ بەگ و دەگێوە هۆرامانی. هانە گەرمڵێ ئەفراسیاو بەگ، زاڤەر تۆفێق بەگ، نۆتشۆ هەجێج ئەحمەد بەگ، نۆسوود حەمەسایڵ بەگ، بەلەبزان فەتحەڵڵا بەگ، دۆڵان عەلی محەممەد بەگ، زەردووی حەسەن بەگ، پاوە حەمەڕەشید بەگ، خانەگا کەریم بەگ، هێروێ حەمەتەقی بەگ، شمشێر حەمەدەمین بەگ، نجار و کۆمەردە ئۆڵغەفور بەگ. کوڕەکە جافرسانی پێسە تاتێشا حکم کەرێنێ. زەڕ و ئەرزاق ئەسانێنێ مەخلۆقی و هەرچێ دڵشا کۆبیە کەرێنێش. نویسەروی کتێبیە ماچۆ کوڕەکە جافرسانی زۆڵمی فرە کەرێنێ بە خەڵک و هۆرامانی. مەخلۆق زۆر ژاما ببنێن. ماچە بەلەبزان فەتحەڵڵا بەگ
ژیانی بەش دوێری جایداش و هەر جادیوی 50 تا 100 منی ئەسانی شوەکە ئەگەر ڕاست بۆ ئەتر پیاواچ و چێش باکوچێ و قسە و کوردستان و عێراقی هیچ کەرمێ دمۆ جەنگی جەهانیەرە دەوڵەتە بەرەندەکی جەنگی حکوومەت و عوسمانیشە کوت کرد و بەشا کرد بین وێشانە بەش و ئینگلیسی بی ئی وڵاتە ئیسە ماچمێژ عێراق ئینگلیس گەرەکش بی ئی وڵاتە هەر کامکەر و کیشوەرێ و چیر و حکم و وێش هەر ئی عێراقە ئیسە ئاپاسنە بیاناژاولێ جەکەتن و ئینگلیسیا بەمەی دمۆ 100 ساڵارە هەرمە مەرزیۆرە کارمانیا ئا زەمانە بریتانیا گەرەکش بێ وڵاتە بەنامۆ کوردستانی شمال و عێراقیەنە وەشکەرۆ خۆد مختار چیر و نەزۆرە و حکوومەت و عێراقیەنە ئی تەکبیر و بریتانیای بی گێچەڵە پێوێشە ئیجا چەنی ئیسا ئەرستاکەرو ئینگلیسیە ساڵ 1297 وەرەتاوی کابرێ بەنامۆ شێخ محمود بەرزەنجی یۆجە شێخۆ تەریقەت و قادری کەرا حاکم و سلێمانی ئینە سا ئینگلیسی کابراشا کردن حاکم بەخسۆ ئایشا کەرۆ بەڵام دوێ ساڵێشۆ نیەرە شێخ محمود هەرشی ئینگلیسی بینی سلێمانیەنێ گردش زنیەوە ئیعلام استقلالش کرد اینجا چی بێنێنە محمود خانی دزلیج سێریش کردەوە لوای ئاوەریش بەڵام هێزی هەوای ئینگلیسی هێرشش کەڵ پێ دزڵیە چۆلا چەبە سفارەت و ئینگلیسی جێتارانەنە هەڕەشێوەش کردەوە دەوڵەت و ئێرانی شێخ محمود بەرزەنجی ساڵ 1901 بەزیا گرد شاو تەبعید کردیا پینەیە نەتەمامیا ئینگلیسی گیرشا واردە بێدەست و مەخلوق و کوردیەوە و نەتاوێنێ سەر و سامان شادا هەروەر و ئینەیە دیسان شێخ محمود بەرزەنجی شعار دەبە سەر و حکوومەتی ئی جاریشە ئامنەشە نەشی دەرگیرێ بیەوە چی کتێبەنە باس و ئانەیە کەرۆ شێخ محمود بەرزەنجی بە سانۆ هۆرامانیەرە پەرمێ چنی ئینگلیسیاک ژیە بێن و ئی سانە چنی شێخ محمود بەرزەنجی وەش بێ ئەگەر ویرتا بێواتمە سەردار ڕەشید ئەردەڵان جاری دوم کە بە زیاد دەوڵەت و ئێرانی پەناش بەردە شێخ محمود بەرزەنجی جە سلێمانیەنە هەر پاسە ئیسماعیل ئاغا سمکۆچ بێنێ لا شێخیەوە بیان دموانێرە حکوومەتش پیچیاوە ڕزمانە باسی وەش کەرۆ جەبوار و سانۆ هۆرامانیەرە ماچۆ سانی هۆرامانی زۆردارێ بێنێ و تاوینی هێرش بەرا سەر وڵاتەکە و دەوروبەریشا بە تاڵان شاکەرە یا گێرا شارە بەڵام پاسە نەکەرێنێ و شۆن و شەڕیەوە نەبێنێ ئینەیە مارۆ منیۆرە لا وڵاتانی تەری ئێرانی کە هەر شۆن و شەڕیەوە بێنێ و تاڵان شاکردن هۆرامان یاگێوە بێ فرۆ کەسی پەناژارێ بنێ بێنێ شێخ محمود بەرزەنجی چۆڵماچ سالار دۆلێ قاجار ئیجابا باس و سالار دۆلێش کەرمێ وادە بەنە سالار دۆلە بەرشی پێ هۆرامانی جافرسان ئەمانش دام جافرسان بە یاوەری سالار دۆلێ قاجاری و تفەنگچیەکەش هێرشش بەڵ پێی ڕوانسەری جوان ڕۆی وەڵێنە باسما کرد سەردار ڕەشید ئەردەڵانی زۆر ژاردە بێ هۆرامانی باکشێ باسەکەی ما بزمێ وەڵێ دەوڵەت و ئێرانی سەرپەلێ بە نامۆ یاوەر خسرۆخانش ساڵ 1901 کیاس بە جافرسانی خسرۆخان چنی تفەنگچیەکەش شەیەوە ئامێ جوان ڕۆ جمێرە پێ پاوەی هەر شمشێر بە سێرەوار نزیکی دووریسانی کۆتێوە تفەنگچیەکە هەمڕەشیدبەگی تەقەشا کردنەوە بازێ شاکوشیە و ئەوێ چێشە بەرشی پێی جوانڕۆی ڕوانسەری جارێکتر ساڵ 1905 وەرەتاوی دەوڵەت و ئێرانی تیپێش بە نامۆ تیپ نادری کیاس پێ هۆرامانی گێرۆشەرە ڕزمانە ماچۆ وەرو بێفکری و گۆژنەڵاپنێ دیسان جافرسانی بەزنێ ئاخرش ئەوەڵ و زمسان و ساڵ 1909 وەرەتاوی کابرێ بە نامۆ سەرهەنگ مەحموودخانی هێرشش بەر پێدزڵیێ کێرتە شەرە پاسە ماچە جافرسانی واتەنەش سەنگەر و ئەوەڵ و هۆرامانی شاگیرتەرە نویسەر و ئی کتێبیە ماچۆ شۆنۆ دزڵیێرە جافرسان کەلوپەلش جەمش کرد و کیاس شەرە خاک و عێراقی هەرویش و تفەنگچیەکەش مەنێوێ پسەواچی زانا بێژا آخر شام بابێ مێسەر و هێرشەکۆ ڕزمارەی
پاسە دەوڵەتی تەکبیرشکەڵ یەری لەوێ هێرش بریو پێ جافرسانی جە دەزەڵیەوە جە ڕەزاوە دەگاگاوە جە ڕەوانسەر و جوانڕۆوە وەکیڵ و جوانڕۆیش گیریا بێ براکی وەکیڵ و جوانڕۆی عەزیزبەگ ڕۆسەمبەگ حسێنبەگ ویشە داشە تابێڵ ڕەزمارای واتە بێ ئەگەر یاوریما دێدێکی جەنگەنێ براکەی تەبەر ملەمێ ئایشە چون دژمەنیشە چن جافرسانی بێ کۆتی لاتەک و دۆڵەتی کابرای تەریج بە نامۆ شێخ مسەفای بێ جوانڕۆنە ئامێڵ و دۆڵەتی بێ یاوەریشا دێ ڕەزمارە شۆنانێوە بێ قەڵۆ قشلاقی گێرۆ ئێتر ڕاحەت تەر کردنەوە شمشیری و پاوێ گیریێ خاسیش زانێواتە بێچش بە سەرپەلەکاش هاگاتەش نەبوو شەوانێ نەنیشاملتارە چون هۆرامیێ بەڵێ وڵاتەکەیەنێ دەرگیری پادۆروەر و قوری خەڵایەنە دەستکەرۆ پنەم چۆلاچەوە ڕەزاوە و دزڵیەوە نیرو جمۆرە گۆرج نامێ منویسا پێ دەوڵەت و عێراقی جافرسانی ڕانەدا ئەگەر بەرشی پارە گێراش داشتە هەوێڵ ڕەزمانە ماچۆ مەخلوق تەرسا بێ دۆڵەتی حەز نەکەرێنی بلا جەنگ چن جافرسانی نەقڵ کەرۆ نۆچەنە کەس دڵش نەبێ پوەت فەنگێر و دەستشەوە جافرسان ئژنیش وش هۆرس لوا پێ نۆچەی ماچۆواتش یا دەیدێم تابێڵ و دۆڵەتی یا چێگەوەی تا کوشتێم یان بێدە یاوەریم ڕەزمارە یاگێ بەنەم نویسۆ هێرش و هۆرامانی جە هێرش و لۆڕستانی مهمتر و سەختەر بێ پاسە زەنەمڵۆ فەنگچی هۆرامیە جافرسانی 2000 نەفەرا بێنێ تیپ و ڕزاوێت جەلانیشتەوە مێ پێنۆچەی بەعزێت فەنگچیەش کیاناپەی هەجیجی گێرا شەرە تیپ و دزڵیەش هانەگەرمڵەی گێرۆ هەرچی واڵەنە تیپ و ڕوانسەری گەردەنەوە شمشیری توش و بۆرانی بۆ ڕەزمانە ماچۆ چاز زمسانەنێت فەنگچێکیمە مانەگەزشان نەبێنێ و بە کڵاشەوە ئامێ بێنێ ماچۆ دیڤێری نەفەرێش ڕقی بیەوەجە سەردەی چاگەردەنە فرید شەدەس و پێشا سەردەی بەردێ پاسە ماچە جافرسان بەزێت فەنگچێشکی یاسێنی پێتەوێڵێ سەم باراکەرانە چەمەکۆت دۆر و شمشێری پینەیەت فەنگچێکی دۆڵەتی بوەرە بلا بێنەنە بەڵام وەرو سەردەی و بۆرانی نەکریە شەپنە کوڕێ و جافرسانی ملۆ پێ سلێمانی جە دۆڵەت و ئینگلیسی یاوەری موازۆ بەڵام ئینگلیسی جوابش کەرام دۆڵەت پاوێ و خانەگە گێرۆ ئەیلام کەرۆ هەر کەس دەست بەر و بەتفەنگی یا یاوەری جافرسانی دۆ ئێدامش کەرمێ چی بێنێنە ڕەزمانە نامێ کیانۆ پێ جافرسانی ماچۆ واز بارە وێڵدە تابێڵ ئەگەر قسۆ ئێمە کەری کارمان یەنی سەرەوە جافرسانیش ماچۆ خاص ئەگەر ئەمانم دێدێ وێم تەسلیم کەدوو پاسەد ماتەر مێوەرەوە جافرسان حە دڵش نەبیەم پووە تەسلیم بۆ کتێب و جافرسان یەنە نویسیان تاتەش هەر پێس نەکوششا ئەوەڵ ئەمان شاددا وێش داشت تابێڵ بەڵام دۆڵەتم ناسرەدین شای کوشت جافرسان ئانەشە بیرە نەبێ دۆڵەت ئاخر و پاییزی یابا پرد و دواوی دۆر و نۆچێش تەقەبێ تیپ و ڕزاوی نۆچەش گرت تیپ و دزڵیەچ وێژ یاونابێ پەشتۆ نۆسوودێ 28 ئازەر و 1910 جافرسان و بەگزادەی بەرشی پێخاک و عێراقی نۆسوودە گیریا ئا زەمانە تازە نیروی هەواری ئێرانیشا وەشکەردە بێ و تیارێشا جە رووسیا سێبێنێ ماراشا کرماشان پێهێرش و هۆرامانی ڕۆ ئاخریش نۆسووە تەوێڵی بۆمباران کریۆ ڕەزمانە ماچۆ فێڵەش نەبێ بۆمبێ و شافسەرە تەوێڵێ دوێژەنی کوشیە و بەزەویش زانارێ بیێ دیڤیاری بۆمبێج کۆتی دۆر و شۆشمێ و نۆسووێ بێسەمەر ئینێچە داستان و هێرش و هۆرامانی و هەوەپیچیە حکوومەت و جافرسانی بەشۆ دووەم و پادکەست و هۆرامانی دوێنە ژاما هەم وڵاتیە هەر باسم زاندێ پادکەست بە زەحمەتی فرە وەشکریۆ بەڵام وەزیفەمانە و منەتێ وەژنێنە ئەگەر وەشتا ئاماچی پادکەستیە کیاندش پێ ڕەفیق و دۆست و فامیلاتە جە ئینستاگرام و تەلێگرامە نەچنیمە بیدێ و نەزەر تا بنویس دێ پێمە
پادکەست و هۆرامانی ئەوڵین پادکەستی هۆرامی